کچی ژینگە پارێزێک ئەوەی لەلایەن ئێرانەوە زیندانی کراوە ڕۆژی شەممە 22 مانگی چوار گوتی ئەو متمانەی بە هەوڵەکانی جۆ بایدنی سەرۆکی ئەمریکا بۆ ئازادکردنی باوکی نەماوە. من ناوم تارا تەهبازە و کچی مورات تەهبازم. ئەوەی لە مانگی 1 ساڵی 2008ەوە بە ناڕەوایانە لە ئێران دەست بەسەر کراوە. مورات تەهباز ئەمریکایەکی بەڕەچەڵک ئێرانی و خاوەنی ڕەگەزنامەی بەریتانیشە. دوای ئەوەی بە تاوانی سیخوڕیکردن سزادرا ناوبراو 5 ساڵی لە سزای 10 ساڵ زیندانی بەسەر بردووە. پێم وایە بە درێژایی 27 مانگی ڕابردوو لەو کاتەوەی سەرۆک بایدن دەست بەکار بووە و بەردەوام پێت بڵێت کە ئازیزانمان لە پێشینەی کارەکانمانن. دواتر هەر قسەی بێکردار بێت. ئەوە سەختە هیچی وایەکت بمێنێت. مورات تەهباز لە مانگی 3 ساڵی 2022 بۆ ماوەیەکی کورد بە تاگێکی ئەلکترۆنی لە پای بەسترا بوو بۆ بەندکردنی لە ماڵەوە ئازاد کرا. لەو دەمەی دوو هاوڵاتی دیکەی خاوەند و ڕەگەزنامە ڕێگەی دەرچوونیان لە ئێران پێدرا، لەوانە نازەنین زاغەری و راتکلیف بوو. یەکەم هەنگاو بۆ پیشاندانی ئەوەی کە ئەوان سەرچۆپی بایەخەکانن ئەوەیە کە ماوەی دەخولک بدرێتە خێزانەکانمان هەتا بایدن ببینن. پێم وایە ئەوە داوایەکی زۆر نییە. لە مانگی حەودا لە زاری پارێزەرەکەیەوە دەگەڕێتەوە کە گوتبووی مورات تەهباز ئازادکردنی بە کەفالەت پێدرا بوو، بەڵام تارا ڕایگەیان ئێستا باوکی گەڕێنراوەتەوە بۆ زیندان. دەزانن ئەو 6 ساڵە لەوەیە، تەمەنی 67 ساڵە و مێژووی توشبوونی بە شێرپەنجە هەیە. چەندین دۆخی ئاڵۆزی تەندروستی دووبارە بووەی هەبوو کە بووەتە هۆکاری خەواندنی لە نەخۆشخانە. تارا تەهباز گوتی خێزانەکەی و هەروەها کەسوکاری دوو زیندانی دیکەی ئەمریکایی لە ئێران هیوادارن بایدن کاتێکیان پێ بدات بۆ ئەوەی چیرۆک و بەسەرهاتەکەیان بۆ سەرۆک بایدن ڕوون بکەنەوە لە کۆبوونەوەیەکدا لە واشنگتن کە بڕیارە لە مانگی داهاتوودا بەڕێوە بچێت. ئەوان بەردەوام مەسەلەکەیان بە سیاسەتەوە دەبەسترێتەوە. بەڕاستی پێویستە ئەو دوانە جیا بکەینەوە. وەک ئاماژەم پێکرد، ئەمە پرسێکی مرۆیی و پێویستە بەو شێوەیە مامەڵەی لەگەڵدا بکرێت. تارا کچی مورات تەهباز دەڵێت باوکی ئێستا تەمەنی 67 ساڵانە و تووشی شێرپەنجەی پرۆستات بووە و دەشڵێت باوکی لە زینداندا 3 جار تووشی کۆڤید بووە. مورات تەهبازی باوکم ڕۆژانە دەتوانێت بۆ دەخولەک بە تەلەفۆن قسەم لەگەڵدا بکات و چاودێری دەکرێت. بەڵام هەر خۆشە کە گوێبیستی دەنگی باوکم دەبم. ئەمریکا داوای لە ئێران کردووە مورات تەهباز و دوو هاوڵاتی دیکەی ئێرانی ئازاد بکات کە بریتین لە عیماد شەرگی و سیماک نەمازی، ئەوانەی بە تۆمەتەکانی سیخوڕیکردن لە ئێران زیندانی کراون. ئەو تۆمەتانی واشنگتن دەڵێت بێ بنەمان. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.